لە دوای 16 ئۆکتۆبەرەوە لە ناوچە جێناکۆکەکان کورد نزیکەی 100 پۆستی لەدەستداوە. ئەوەشی ئێستا هەیە چەند پۆستێکی بەڕێوەبەری گشتین و لاوازن لە بڕیاردان. بەرپرسێکی کۆمەڵی ئیسلامی هۆکاری لە دەستدانی ئەو پۆستانە بۆ ناکۆکی نێوان پارتی و یەکێتی دەگێڕێتەوە کە نەیانتوانی ململانی حزبەکانیان وەلا بنێن. بەرپرسێکی یەکێتیش پارتی بە هۆکاری ئاسایی نەکردنەوەی دۆخی شارەکە تۆمەتبار دەکات گوایە نەهاتۆتە ژێرباری ڕێکەوتنەکان. بەڵێ دیارە دوای ڕووداوانەی کە لە کەرکووک ڕوویدا بەحقەت کورد لەم ناوچانە زۆر پۆستی لەدەستداوە، تەنانەت پۆستی گەورەشی باڵاشی لەدەستداوە و پارێزگاری کەرکووک سەرۆکی ڕێئاسەی سەحا و کورد ڕۆژ بە ڕۆژ لەم شارە پێگەی بەرەو لاواسترە چێ بەرەو دواوە ئەچێ. بۆیە کورد بەهۆی ململانەی سیاسی بەتایبەتی ئەم دوو حیزبی دەسەڵاتدار ئەگەر بێت و ئێستاش حیزبە کوردستانیەکان بەتایبەتی هەردوو حیزبی دەسەڵاتدار دەنگیان یەک نەخەن، هەڵوێستان یەک نەخەن و لە خەمی کەرکووکان نەبن، ئایندەی کەرکووک ئایندەیەکی نادیار چاوەڕانێکە. بۆیە کورد ئێستا ڕۆژ بە ڕۆژ وەزعی بەرەو خراپترە چێ. زۆربەی ئەو پۆستانەی کە لای کورد بوون ئێستا لیان وەرگیراوەتەوە، دوای ئەو ڕووداوانە هیچ پۆستێتر نەگەڕاوەتەوە بۆ کورد و ئەگەر بێت و بۆ وەزعات بەردەوام بەم شێوەیە قەنەعەتم وایە ئایندەی کەرکووک بەرەو خراپترە چێ. ئەوەی کە دێتەوە کێشەکانمان لێەوە دەستپێکانی و ماڵی کورد یەک نەبووە. ئێوە خۆتان نەزانن ئێمە زیاتر لە ساڵ و نیوە 2 ساڵ چاوەڕوانی پارتیمان کرد، لەگەڵ پارتیا کۆمەڵی ڕێککەوتنمان کرد بۆ ئەوەی بێنەوە پێکەوە ئەنجومەنی پارێزگا کارا بکەینەوە، محافزدا بنین. کۆمەڵی ڕێککەوتن کرابوو کە ڕێککەوتنەکان بە ئاشکرا لە سەر هەموو تەلەڤیزۆنەکان باز کرا، بەڵام پارتی بەنەوعی خۆی لە هەمووی دزیەوە. نەیویست جارێشکە کەرکووک بکەوێتەوە ژێر دەسەڵاتی کوردی یاخود کورد بێتەوە لەم شارە جارێشکە حکومڕانی بکە، هەر جاری بە بیانوێگەوە بەداخەوە لە بەغاژ نەیانتوانی هاوکاری کەرکووک بکەن بۆی کەرکووک بەم عقاری ئێستایانەگا. ئەوەی کە هەیە پەرتو بڵاوی نێوماڵی کورد لە بەغا تەسیرێکی گەورەی لەسەر کەرکووک کردووە. جگە لە پۆستی پارێزگاری کەرکووک چەندین پۆستی وەکو قایمقامێت و تەندروستی و پۆلیسی قەزا و ناحیەکان و قایمقامێتی دبس و دووز و دەیان پۆستی تر کە پێشتر کورد بەڕێوەی دەبرد ئێستا لە دەستی داوە. چاودێرێکی سیاسیش پێی وایە دوورە پەرێزی پارتی لە کەرکووک و ناکۆکی نێوان ئەو دوو حزبە وای کردووە کورد نەتوانێت دۆخەکە ئاسایی بکاتەوە. ئەوەی کە وای کردووە زۆرینەی پۆستە کوردیەکان لەدەست بدرێ و بچێ بۆ لای نەتەوەکانی کە بەرژەوەندی حزبی بۆ بە تایبەتی لایەنێکی سیاسی کاتێک خۆی دوورە پەرێز دەگرێت لە کەرکووک. پێم وایە ئەو وای کردووە یەک ریزی لە ناو کەرکووکە دروست نەبێ. کاتێک کە یەک ریزی کورد لە ناو کەرکووک و جێڕانەوەی ئەو پۆستانە و پارێزگاریکردن لێ پێویستی بۆ بوو لانی کەم دوو هێزە سەرەکیەکە ڕێکەون لەسەرەوە. بەڵام تا ئێستا کاتێک کە هێزی وەکوپارتی خۆی دوورە پەرێز دەگرێت لە شاری کەرکووک قورسەی ئەو یەک ریزی پێویستە بۆ پۆستەکان دروست بێ. بۆیە ئەو پۆستانە لەسەر ئەساسی حزبی کاتی خۆی دابشکرا و ئێستاش بوونەتە قوربانی ململانی حزبی و بەرژەوەندی حزبی. بە درێژایی 15 ساڵ حکومڕانی پارتی و یەکێتی سەرجەم پۆستە ئیداری و ئەمنیەکان لە ناوچە جێناکۆکەکان لە نێوان خۆیان دابش کرد. بە جۆرێک ئەگەر بەڕێوبەرێکی پارتی بوایە دەبوو جێگرەکەی یەکێتی بێت و بە پێچەوانەشەوە هەر ئەمەش وای کرد کورد لە دوای 16 ئۆکتۆبەرەوە تەنها ڕۆڵی تەماشاکار ببینێت و عەرەب و تورکمانیش پۆستەکان لە نێوان خۆیاندا دابش بکەن. چیان وری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.